لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارێژ بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق شکستیەنا لە دروستکردنی نیسابی یاسایی بۆەوەی کە متمانە بدات بە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی. سەرنجام لە ئێستادا ڕۆژی شەممە دەستنیشان کراوە بۆەوەی کە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و لایەنەکان ڕازی بن بۆی بێنەوە کۆبوونەوە ئەنجام بدەن و بە تایبەت گرفتی بەشداری کورد و سونە لەسەر و هەموو بابەتەکانەوەیە کە ئەوان خۆیان بە مەغدوور دەزانن لەم کابینێدا. کوردەکان سەرڕاوی کە خۆیان بە مەغدوور دەزانن، بەڵام بەپێوی کە لە میدیاکانەوە بەڕسمی و ناڕسمی بڵاو کراوەتەوە 6 پەرلەمانتاری کورد بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانیان کردووە، بەڵام نەتوانراوە کە نیسابی یاسایی تێک بشکێنن. ئەوەی کە بەڕسمی بایکۆتی دانیشتنەکەی کردووە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بوون. بەرحاڵ قسە لەسەر متمانەدان بە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی دەکەین لە ڕۆژی شەممەدا. ئایا گرێکوێرەکان دەکرێنەوە یاخود بەم شێوێ دەبێننەوە؟ دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانی هەولێر لەگەڵماندایە لە تەوری یەکەمدا. دکتۆر ساڵح ئێوارەت باش، تا ڕۆژی شەممە گرێکوێرەکان دەکرێنەوە یاخود تونتر دەبن؟ بەهەرحاڵ بەو شێوەی کە ئێستا ئێمە دەبینین کە عەلاوی ڕاست پێدراوە بۆ ئەوەی کە کابینەی داهاتووی حکوومەتی عێراق پێک بینیتن، ئەگەر لەسەر ئەو بنەمایە بیتن بچێتە دەناو حاڵەتی کەمینە و زۆرینە لە پێش بگرێتن بە دەنگدانەوە بەبێ ئەوەی ڕادچاوی مافەکانی هەرێمی کوردستان و عەرەبەکانی سونە بکاتن، بە قەناعەتی من زۆر سەرکەوتوو نابێتن. تەنانەت ئەگەر بتوانێتن بە کەمینە و زۆرینەشەوە ئەمە دەرباز بکاتن، دوای کە دەست دەکاتن بە حکومڕانیکردن دەناو عێراقدا، قەیرانەکان دەناو عێراقدا ئەوەندە زۆرن ئیتر بە حکوومەتێکی بەهێز نەبێتن، بە حکوومەتێکی لاوازی کە لەسەر بنەمای کەمینە و زۆرینە دەربچێتن، ناتوانێتن ئەم قەیرانانە چارەسەر بکاتن. و هەرێمی کوردستان لە ڕابردوودا و بە قەناعەتی من ئێستا و لە داهاتووشدا بە شێوەیەکی گشتی کاری کردووە کە سەقامگیری لەناو عێراق بێتە دروستکردن، کاری کردووە کە عێراق بە شێوەیەکی تەواو لەم قەیرانانەی کە هەیە دەرباز ببێتن. بەڵام ئەگەر عەلاوی بینی سیاسەتێک لە پێش بگریتن بەبێ ئەوەی کە گوێ لە داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بگرێتن، بە قەناعەتی من ئەم کابینەیە هەر لە سەرەتاوە خۆی نەک تەنیا نابێتە فاکتەری چارەسەرکردنی کێشەکان، بەڵکو بە پێچەوانەوە دەبێتە فاکتەرێک بۆ دروستبوونی زۆر لە قەیرانەکانی نوێتر لەناو عێراقدا. بەڵێ دکتۆر ساڵح، مەبەست چێ لە زۆرینە و کەمینە؟ تەنها فەرامۆشکردنی کورد و سونەت مەبەستە لە کاتێک ئەمە بینین لەم کابینەی کە بڕیارە ڕابگەێنرێت تەنانەت شیعەکانیش دەی ناڕازی. بەڵێ کەمینە و زۆرینە مەبەستی من ئەوەیە کە لە دوای ساڵی 2003 واقعێک دەناو عێراقدا بوویتە عورفی سیاسی. ئەم واقعەکە بە شێوەیەکە کە پێکهاتەی شیعە، یعنی بەشێک سەرۆک وەزیرانی بۆ دەبێتن و بەشێک لە پۆستە وزاریەکانی گرنگ بۆ شیعە دەبێتن و بەشێکش بۆ سونە دەبێتن و بەشێکش بۆ کورد دەبێتن. بەڵام لێرەدا ئێمە دەبینین کە عەلاوی دەیوێتن بە شێوەیەک ئەم عورفە تێک بشکێنیتن، یعنی بە پێچەوانەی ئەم عورفە کار بکاتن. و کاتی کە بە پێچەوانەی ئەم عورفە کار بکاتن، ئەمە خۆی لە خۆیدا دەگەڕێینەوە بۆ خاڵی دوای 2003، یعنی حکومڕانیەک بێتن کە وەکو لە ڕابردوو دەناو عێراقدا بووە بەبێ ئەوەی کە گرنگی بە دەنگی هاوڵاتیانی بداتن و ئەم کەسەش کە خۆی بوویتە دەبێتە سەرۆک وەزیران هیچ پێگەیەکی نییە دەناو جەماوەردا، یان هیچ دەنگێکی ئەوەی نییە کە بتوانێتن بڵێ مەشروعیەتی خۆی لە پێگەی جەماوەری وەرگرتە بێتن. تەنیا مەشروعیەتی خۆی لەو عورفە وەردەگرێتن کە بەڵێ ئەم کەسە شیعەیە و بە حکمی ئەوەی کە شیعەیە دێتن ئەم پۆستە وەردەگرێتن. ئەگەر ڕاست دەکەن ئەوان بەو شێوەی کە بەڵێ گرنگی بە مەسائلی سیاسی نادەن و دەیانەوێتن کە خەڵکی تکنوکرات و بەتوانە بینن ئەم پۆستانە وەربگرن، بۆ کەسێکی کورد نایەتە دەستنیشانکردن کە پۆستی سەرۆک وەزیران وەربگرێت، یان بۆ کەسێکی عەرەبی سونە نایەتە دەستنیشانکردن کە ئەم پۆستە وەربگرێتن. بۆ ئەم کەسە دەبێت ئیلای شیعە بێتن، دوای کە شیعە خۆشی کەسێکی سیاسی
سیاسیە لە ڕابردوو چەندین پۆستی سیاسی هەبووە بەڵام ئێمە دەبینین کە ئەم سیاسەتەی کە بەحەز دێتاکردن بەڵێ کەسێکی تەکنۆکراتە و یعنی گرنگی بە پشکێنێ ناداتن هەر خۆی لەسەر ئەو بنەمایە کە ڕاست پێدراوە ئەم پۆستەوەەر بگریتن نەک لەسەر ئەو بنەمایە بێتن کە و لە هەموو خەڵکی عێراق تەکنۆکراتترە و بەتواناترە جا بۆیە لە بەرژەوەندیدایە کە ئەم واقعی لەناو عێراقدا لە بەرچاو بگریتن و ئەمە واقعەکە یعنی احتمالی هەیە کوردش پێی خۆش نەبێتن کە ڕیفراندومی کە تویستی کە بەشێک نەبێتن لەناو عێراقدا بەڵام خۆیان ئەمەیان قبول نەکێتاتن کوردیان سەرکوت کردەوە کە بەڵێ دەبێ حتمما ئێوە بەشێک بن لەناو عێراقدا بمینەوە دە باشە کورد ئەمەی قبول کردووە ئێستا وەکو بەشێک لەناو عێراقدا و ئەمە مافی زۆر زۆر سەرەتاییە کە پێویستە دەناو کابینەکەدا بەشداری ڕاستەقینەی پێبێتاکردن نەکەوەی بە شێوەیەکی شکلی بینیتن چەند کەسێکدا بنێتن و ئەمە فەرز بکاتن لەسەر خەڵکی هەرێمی کوردستان. دکتۆر مەبەستت چێ لە بەشداری ڕاستەقینە ینی تا ئێستا کورد لە بەتایبەت لە کابینەکەی عادل عەبدولمادیش و حەیدەر عەبادیشدا سەیری بکەین ینی کورد بەشداری ڕاستەقینە نەبووە هەر وەکو جسمێک چۆتاوێ و لە ناو ئەنجومەنی وەزیرانێک دوو وەزیر هەبوو تەواو کورد محاولەی زۆر زۆری کردووە ئەوانەی کە بەشدار بوونە پۆستیان وەرگرتووە نوێنەری هەرێمی کوردستان بوونە بەڵام ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەم ئەقلیەتەی کە لە بەغدا تەعاملی لەگەڵ کورد کردووە ئەم ئەقلیەتە بە هەموو شێوەیەک ویستیەتی لە دەرەوەی دەستور لە دەرەوەی یاساکانی عێراق بینن کە هەندێک شت لەسەر هەرێمی کوردستان فەرز بکەن ئێستا گەشتوتە ئەم دەرەجەی بە شێوەیەکی گشتی کە دەیانەوێتن هەر نوێنەری ڕاستەقینەی هەرێمی کوردستانی تێدا نەبێتن بەو شێوەی کە خۆیان دەیانەوێتن پرۆگرامەکان دابنێن لە بەغداوە بۆ هەرێمی کوردستانەوە بەبێ ئەوەی کە گوێ لە دەنگی هەرێمی کوردستان بێتەکردن جاگەر بەو شێوەی بێتنی تر مانای سیستمی فیدرالی مانای خۆی لەدەست دەداتن هەرێمی کوردستان خستەتێکی تایبەتی خۆی هەیە کە بەپێی دەستوری عێراق هەندێک دەسەڵاتی هەیە کە دەبێتن ڕێز لەم دەسەڵاتانەی هەرێمی کوردستان بگیردرێتن ناکرێتن بەو شێوەی بێتن کە هەموو شتێک لە بەغداوە لەسەر هەرێمی کوردستان بێتە فەرزکردن یان بە شێوەیەک دەستەڵات سنترال لێ بێتەکردن کە نوێنەری ڕاستەقینەی هەرێمی کوردستانی تێدا نەبێتن ئەمە خۆی بەو شێوەی سنترال بوونی دەسەڵات دەناو بەغدادا بە پێچەوانەی دەتوانین بڵێن کە پرەنسیپەکانی فیدرالیش دەبێتن و لە داهاتوودا احتمالی هەیە کە ئەمانە بە شێوەیەک ڕافتار بکەن یان بیانەوێتن کە هەر حکوومەتی هەرێمی کوردستانش نەبینێتن پێیان خۆش نەبێتن جا بۆ قەناتی من ئەمە درست نییە بە تایبەتەوەی کە ئێمە دەبینین بە ئەنواع شێوەمانە گوشاریان بۆ سەر هەرێمی کوردستان دروست کردووە لە ڕابردوو ئێمە دیتمان کە بودجەی هەرێمی کوردستانیان 4 ساڵ زیاتر ڕاگرت بۆ هەرێمی کوردستان نەیان نارتیان ئێستا ئێمە دەبینین هەن لەم ڕۆژانەوە بودجە تاخیر دەکەن بە شێوەیەک کە دەیانەوێتن وەکو کارتێکی سیاسی لە دژی هەرێمی کوردستان بەکاربینن بۆ ئەوەی کە سیاسەتی برسیکردنی هەرێمی کوردستان لە پێش بگرن بۆ ئەوەی کە بتوانن مافەکانی خۆیان هەرێمی کوردستان واز لە مافەکانی خۆی بینیتن و ئەو شتەی کە بەغدا دەیەوێتن لەسەر هاوڵە خەڵکی هەرێمی کوردستان فەرز بکاتن بەتەکیت ئەم سیاسەتی برسیکردن و سیاسەتەکانی تر بە قەناعەتی من نەک تەنیا لە بواری سیاسیەوە بەڵکو لە بواری ئەخلاقیشەوە دەتوانین بڵێن کەم سیاسەتێکی درست نییە و پێویستە کە بەو شێوەی گەمە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نێتەکردن مەسەلەن ئێمە تەماشا بکەین پزیشکان و مامۆستایان و ئەندازیاران و ئەم کەسانەی کە ئیدارەی هەرێمی کوردستان دەکەن خۆ ئەم خەڵکانە زۆریان سیاسەتمەدار نین زۆریان هەر پەیوەندیان بە سیاسەتەوە نییە بەڵام بە حکمی ئەوەی کە کوردن دەناو هەرێمی کوردستاندانە دەبینین کە بەغدا دەست لە سیاسەتی برسیکردنی ئەمانەش دەداتن وی بە تەسەوەڕی من ئەم جۆرە ئەقلیەت حکومڕانیکردنە دەناو عێراقدا داهاتوویەکی زۆر باشی نابێتن ڕۆژ بە ڕۆژ دەتوانین مەبەستت چێت داهاتوێکی باشی نابێت قەیرانەکان زیاتر دەکەن بەڵێ مەبەستت چێت کە شێوازی حکومڕانیە خۆی لە پێش ئەنجامێکی باشتر بەتایبەت ئەوان لە کاتی خۆپیشاندانەکانە داوا کرا بۆ باشکردنی وڵات گۆڕانکاری لە سیستمی حکومڕانی شابکرێ بەڵام تۆ بە پێچەوانەوە ئەڵێی ئایندێکی باشی نابێت
بەڵێ ئێمە کە تەمەشای خۆپیشاندانەکان بکەن بە تاکید خۆپیشاندانەکان فاکتەرێکی سەرەکی هۆکاری ناوخۆیی بووە دەتوانین بڵێن کە فاکتەرێکی هۆکاری دەرەکی بووە فاکتەری سەرەکی هۆکاری ناوخۆی بۆ ئەوەی بووە کە ئەم کەسانەی حکمی عێراقیان کردووە بە شێوەیەک حکمیان کردووە کە کاریان بە دەستور نەکردووە لە سەرەتا کە شیعە دەسەڵاتی بەدەستگرت ویستی کە سیستمی فیدرالی دەناو عێراقدا بچەسپێتن خۆشیان یعنی پرۆژە دەستوریان ئامادە کرد و خۆشیان دەنگیان بە دەستوری عێراقدا بەڵام کاتی کە حکمڕانیان بەدەستگەر ئیتر هەر هەمان خودی شیعەکان ویستیان کە بە پێچەوانەی یعنی سیستمی فیدرالیەوە سیاست بکەن ویستیان کە حکوومەتێکی سنترال لە بەغدا بێتە دروستکردن بەڵام هەموو دەسەڵات دەدەستی شیعەکاندا بێت دەدەست خۆیاندا دوای ئەم کەسەی کە بەو شێوەی حکومڕانی کرد کە لەسەر بنەمای دەستور نەبوو بە شێوەیەک بوو کە لەسەر بنەمای تێڕوانینەکانی شەخصی بوو یان خوێندنەوەی تاکە کەسی بوو بۆ سیاستەوە بووە هۆکاریەوەی کە ئەم قەیرانانە پەیدا ببێتن بە قەناعەتی من دیسانش ئەمە دەتوانێتن فۆرمێکی نوێتر بە شێوەیەکی تر بێتن کە خوێندنەوەی تاکە کەسی وەکو عەلاوی بۆ پرۆسەی سیاسی عێراق بێتن ئەم خوێندنەوەی تاکە کەسیە بە قەناعەتی من زۆر سەرکەوتوو نابێتن ئەینی دیسان قەیرانەکان زیاتر دەکاتەوە پێویستە زۆر باشە دکتۆر خوێندنەوەیەکی یاسایی و دەستوری بۆ ئیدارەکردنی عێراق بکات ئەگەر بڕیار بێت ئەمەیەکی ئێستا هەیە وەزیرەکان تەکنۆکرات بن یعنی کورتکێشەی چییە ئەگەر وەزیرەکان لەسەر تاسەری عراقدا تەکنۆکرات بن و سەر بە حیزبەکان نەبن ئەین پێ دوایە گرفتەکە تەنها ئەمە بێت ئێمە زۆر پێمان باشە کە حکوومەتەکە تەکنۆکرات بێتن و لەسەر بنەمای تەکنۆکرات بێتە دروستکردن بە قەناعەتی من بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان دەگەڵ ئەمە کێشەی نییە بەڵام هەرێمی کوردستان خۆی ئەوەندە خەڵکانی تەکنۆکراتی هەیە پێویستە ئەو مافە بە هەرێمی کوردستان بدرێتن کە خەڵکانی تەکنۆکراتی خۆی پێشنیار بکاتن نەک ئەوەی کە بێتن ئەو مافە لە هەرێمی کوردستان وەربگیرێتەوە ئەگەر ئەو مافە لە هەرێمی کوردستان وەربگیرێتەوە ئەمە دەبێتە عورفەک و کاتی کە بووە عورفەک بەو شێوەی کە بەغدا خۆی پێی باشە چ جۆرە پێناسەیەک دەکاتن بۆ تەکنۆکرات و چ کەسێک بینیتن دەستنیشان بکاتن لە جیاتی هەرێمی کوردستانەوە احتمالی هەیە کە ئێستا ئەم خەڵکانەی دیار دەکات خەڵکانێکی خراپ نەبن خەڵکانێکی باش بن بەڵام چه مەرجێک هەیە کە ئەمە وەکو عورفێک چه مەرجێک هەیە کە وەکو عورفێک لە داهاتوودا ئەم خەڵکانەی کە پێشنیار دێتەکردن خەڵکانی باش دەبن چه مەرجێک ینی هەیە چه زەمانەتێک هەیە بۆ ئەوەی کە لە داهاتوودا ئەمە وەکو عورفێک بەکارنینن خەڵکانی زۆر زۆر خراپتر وەکو نوێنەری هەرێمی کوردستان دەستنیشان نەکەن بەڵام لێرەدا هەرێمی کوردستان نابێتن ڕێگا بداتن کە ئەمە ببێتە عورفێک بە شێوەیەک بینیتن هەموو شتێک بە شێوەیەکی مرکزی بەسەر کورد بێتە فەرزکردن هەرێمی کوردستان تەنیا کێشەی دەگەڵ ئەمە هەیە نەنا هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک دەگەڵ دژە کێشەی دەگەڵ ئەمە نییە کە خەڵکانی تەکنۆکرات بینن ئەم پۆستانە وەربگرن بەڵێ دکتۆر ساڵح کەسایەتی زۆر پشتیوانی محەممەد تۆفیق عەلاویان دەکرد بە تایبەت کوتلەکانی ناو پەرلەمان وەکو مقتەدا سەدر وەکو هادی عامری وەکو عەمار الحەکیم ئەنی ئەمانە زۆر پشتیوانی پێکێنانی ئەم کابینێ بوون پێ دوایە ئەمانی شکستیان هێنا لەوەی کە جارێکی دیکە کابینەیەک دروست بکەنەوە بۆ عێراق هاوشێوی کە بۆ عادل عەبدولمەهدیش پشتیوانی یەکەمی مقتەدا سەدر و هادی عامری بوون ئێمە دیتمان کە کەسایەتی وەکو عادل عەبدولمەهدی کەسایەتیەکی تاڕادەیەکی زۆر بەتوانە بوو گونجاو بوو کۆدەنگیەکی نیشتیمانی لەسەر بوو دوای نەیتوانێت کە کابینەکەی خۆی تەواو بکاتن بە عێراق گەشتان وەزعی کە تێدایە جایوە تەسەوەر بکەن کە هەنی ئەم کەسانە بێن یعنی کەسێک دەستنیشان بکەن کە نە کوردی لێ ڕازی بێ و نە سونەی لێ ڕازی بێتن داهاتووەکەی دەبێت بە چ شێوەیەک بێتن بە تاکید داهاتووەکەی دیارە بە چ شێوەیەک دەبێتن و تەنانەت ئەگەرە من گوتم کە لەسەر بنەمای کەمینە و زۆرینە لە داهاتوودا بتوانن ئەم کەسە فەرزش بکەن لەناو پاڕلەماندا
عێراقدا من تەسەوەر دەکەم ئەمە دیسان سەرکەوتن نییە بۆ ئەوان کاتێک دەتوانین کە ئەمە بۆ ئەوان پێناسە بکەن کە سەرکەوتونە کە کەسێک بێتن کابینەیەک پێک بینیتن کە ئەم قەیرانانەی لەناو عێراقدا هەیە چارەسەر بکاتن کەسێک بێتن کە کار بکات خزمەتگوزاری زیاتر و کۆتایی بە گەندەڵی بینیتن یان کەسێک بێتن کار هەر عەقلیەتەکەی بەو شێوەی نەبێتن کە وەکو ئێستا ئێمە دەبینین لەناو عەقلیەتی ئەلاویدا دێتە نیشانکردن ئەمە دەتوانێتن سەرکەوتن بینیتن بە حکمی ئەوەی کە کەسێک لا بدرێتن و کەسێک دیار بکەن من تەسەوەر ناکەم کە ئەمە وەکو سەرکەوتن بێتن و دەبێتن ئێمە لە ئینتیزار ببینین تەنانەت کە ئەو کەسە ببێتە سەرۆک وەزیرانش ئایا ئەم کەسە بەو شێوەی کە ئەم هەموو چاوەڕوانیەی لێدێتەکردن کە قەیرانەکان چارەسەر بکاتن دەتوانێتن ئەمە سیاسەتە جێبەجێ بکات یانە ئێمە پیشبینی دەکەن کە بەو شێوەی کە ئێستا هەیە ئەگەر بەردەوام بێتن سەرکەوتو نابێتن بەڵام ئەگەر بێت و گۆڕانکاری لەناو سیاسەتەکانی خۆیدا بکاتن ڕێز لە کورد بگرێتن ڕێز لە سونە بگرێتن تەنانەت ڕێز لە هەندێک لە سیاست مەدارەکانی شیعەش بگرێتن و بە شێوەیەکی نیشتیمانی بێتن کار بکاتن ئەو کات احتمالی هەیە کە سەرکەوتوو بێت بەڵێ گۆڕانکاری لەسەر چ بنەمایە بکە محەممەد تۆفیق عەلایی خۆ تا ئێستا بەرنامەی کابینەکەی ڕانەگەیاندووە ئەوەی کە هەیە زیاتر گفتوگۆی نێوان دوولایانیە لە نێوان کورد و محەممەد تۆفیق عەلایی سونە و محەممەد تۆفیق عەلایی ینی بە ئەجێداکی ڕوونی هەیە کە دژی کورد و سونە بێ بۆ نمونە بەڵێ بەتاکید پرۆگرامەکانی خۆی تا ڕادەیەک دەتوانین بڵێن ڕاگەیاندووە لەناو کاناڵەکانی ڕاگەیاندندا دێتە دیارکردن کە ئەم کەسە واتە سەور دەکاتن ئەمە کەسێکە تواناییەکی ڕادەبەدەری هەیە دەتوانێتن خۆی لە جیاتی کورد بڕیار بدە وەزیرەکان دەستنیشان بکە لە جیاتی سونە دەتوانێتن خۆی دەستنیشانی کەم و کورتیەکان بکاتن وەزیرەکان دەستنیشان بکاتن و لە جیاتی هەمووان دەتوانێتن بیر بکاتەوە و بڕیار بداتن و خودی ئەم ئەقلیەتە دەتوانین بڵێن ئەقلیەتێکی دموکراسی نییە ئەقلیەتێکە کە سەرچاوە دەگرێتن لە ئەقلیەتی دیکتاتۆریەتەوە کە کەسێک تەسەوەر بکاتن و بیر بکاتن کە دەبێتن لە جیاتی هەموو خەڵکێک بڕیار بدات لە جیاتی هەموو خەڵکێک بیر بکاتەوە ئەمە خۆی لە خۆیدا دیارەکە بە قەناعەتی من نیشانەکانی زیاتر دیکتاتۆریەتی تێدا دیار دەبێتن تاکو دموکراسی. بەڵێ دکتۆر ساڵح کابینێک نەتوانێت ڕەزامەندی کورد و سونەی هەبێت شەرعیەتی هەیە؟ خۆیمەکە تەماشا بکەین ئەم کابینە بەو شێوەی کە تەسەور دێتەکردن هیچ شەرعیەتێکی نییە شەرعیەت بە چ شێوەیەک بەدەست دێتن شەرعیەت لەناو سیستمەکانی سیاسیدا بە شێوەیەک بەدەست دێتن کە خەڵک دەچێتە دەناو پرۆسەی هەڵبژاردندا دەناو پرۆسەی هەڵبژاردندا هەندێک پرۆگرام تەڕەح دەکاتن و خەڵک دەناو هەڵبژاردنەکان لەسەر بنەمای پرۆگرامەکانی دەنگی پێدەداتن و لەسەر ئەو بنەمایە دەسەڵات بەدەست دەگرێتن بەڵام کەسێکی کە خۆی هیچ پێگەیەکی دەناو خەڵکدا نەبێتن و خەڵک هیچ دەنگی پێ نەدابێتن تەنیا لەسەر ڕێکەوتنێکی دەرەکی و لەسەر ڕێکەوتنی چەند لایەنێک لەسەر بنەمای دژایەتیکردنی هەندێک خەڵک بێتن لەسەر ئەو بنەمای بێ دەسەڵات بەدەست بگرێتن ئەمە خۆی لە خۆیدا نیشانەی ئەوەیە کە مەشروعیەتی نییە و نیشانەی مەشروعیەت لە چ وەردێتەکردن لەناو سیستمەکانی دموکراسیدا لە دەنگی جەماوەر دێتە وەرگرتن ئایا بەتوانیەتی کە حیزبێکی سیاسی هەبێتن یان لە هەڵبژاردنە خۆی هەڵبژێریتن کە جەماوەر دەنگی پێدا بێتن نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە مەشروعیەتی خۆی لە جەماوەر وەرنەگرتووە بەڵام بەپێی واقعی کە ئێستا دەناو عێراقشدا هەیە کە ئەمە ڕەفتار دەکاتن ئەمە لەگەڵ واقعی عێراقش یەک ناگرێتن چونکە دەناو واقعی عێراقدا کە ئێمە تەماشا بکەین کورد دەتوانین بڵێن کە نەتەوەیەکی گەورەیە پێکهاتەی سەرەکیە دەناو عێراقدا بە هیچ شێوەیەک نابێتن پەراوێز بخرێتن ئەگەر سیاسەتی پەراوێزخردنی کورد لە پێش بگریتن کە باڵێک هەرێمی کوردستان پەراوێز بخاتن بەو شێوەی دەتوانێتن کێشەکانی عێراق چارەسەر بکاتن بە قەناعەتی من ئەمە
زۆر زەحمەتە سەرکەوتوو بێتن کابینەکانی پێشتر تەنانەت کە کورد پەراوێز نەخرابوو سنە پەراوێز نەخرابوو ئەوان تاڕاد سەرکەوتوو نەبوون کە کێشەکانی عێراق چارەسەر بکەن چابژ بگاتە ئەوەی کە هەر لە سەرەتاوە کورد و عەرەبی سنەی دەگەڵدانە بێتن بە چ شێوەیەک ئەم کابینە دەتوانێت سەرکەوتوو بێتن خۆ دەتوانین بڵێن وەڵامەکەی زۆر دیارە کە سەرکەوتوو نابێتن تەنیا و تەنیا کات دەرباز دەبێتن بەپێی تێپەڕبوونی کات قەیرانەکانی زیاتر لەناو عێراق دروست دەبێتەوە و دیسان لایەنەکانی سیاسی دادەنیشنەوە کە گفتوگۆ دەکەن بە چ شێوەیە ئەم قەیرانە بینن چارەسەر بکەنەوە بۆیە لە بەرجەوەندی هەموو هاوڵاتیانی عێراقدایە بۆ ئەوەی کە هەر لە ئێستا لە سەرەتاوە بە شێوەیەکی جددیتر گفتوگۆ بێتەکردن بۆ ئەوەی کابینەیەکی نیشتیمانی بێتە دروستکردن کابینەیەکی بەهێزتر بێتە دروستکردن بۆ ئەوەی بتوانرێتن کە ئەم قەیرانانەی تاکو ئێستا لەناو عێراقدا هەیە چارەسەر بکەن. بەڵێ دکتۆر تا ڕۆژی شەمە ئەگەر لایەنە سیاسیەکان نەگەنە ڕێکەوتن و ڕێژەی یاسایی لە ناو ئەنجومەنی نوێنەران دروست نەکەن بۆ متمانەدان بە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی ڕۆژی یەکشەمە چی ڕوو دەدات پلانی جێگیرەوە لە ڕووی یاسایی و دەستوریەوە چییە؟ بەڵێ خۆی ئێمە کە بە پێی دەستوری عێراق و یاساکانی عێراق دیار کراوە کەسی کە دێتە دەستنیشانکردن ئەم کەسە ماوەی 1 مانگی لەبەردەست دەبێت یان 3 ڕۆژی لەبەردەست دەبێتن بۆ ئەوەی کە بتوانێتن کابینەکەی پێشکەشی پارلەمان بکات متمانەوەر بگرێتن و هەر کات لە ماوەی 30 ڕۆژەکە نەیتوانی کە ئەم کارە ئەنجام بداتن دەبێتن کەسێکی تر بێتە پێشنیارکردن لە جیاتی ئەم کەسە ئێستا دەتوانین بڵێن کە عەلاویش لەم واقعەدایە ئەگەر عەلاوی سەرکەوتوو بێتن کە لەگەڵ کورد و سنە ڕێک بکەوێتن و بتوانێتن لە پارلەماندا متمانە بوو کابینەکەی خۆی بەدەست بینێتن ئەمە واقعکی تر دەبێتن بەڵام ئەگەر بە شێوەیەک بێتن کە سەرکەوتوو نەبێتن بەتاکید بە پێی یاسایی و دەستوری ئەوە دەبێتن کەسێکی تر لە جیاتی ئەو بێتە دەستنیشانکردن. بەڵام بۆ حاڵەتی ئەمان دکتۆر قسە لەسەر ئەوەیە کە لەمە دووە سەرۆک کۆمار ببێتە بەدیل و ئەرکی سەرۆک وەزیرانیش ڕابسپێرێ ئەمان جێگە دەگرەیە خو ڕاستپاردن کەسێکی دیکە بۆ مانگێکی دیکە خۆی ئامادە بکە وەزارەتەکان و کاندیدەکانی ڕێک بکاتەوە خۆی ئەگەر ئێمە بە شوێکی یاسایی ڕەفتارکردمە هەر تاکو ئێستا دەبووە یاکە سەرۆک کۆمار ئەم دەسەڵاتانەی بەدەستگرتە بە بەڵام ئێمە دیتمان کە لەبەر واقع و عورفەی کە دەناو عێراقدا هەیە کە باڵی دەبێتن پۆستی سەرۆک وەزیران بۆ کەسێکی شیعە بێتن هەر لەسەر و بنەمایە بووە بە قەناعەتی من کە سەرۆک کۆمار ئەم دەسەڵاتانەی بەدەست نەگرتووە بە پێی واقعی عێراق و ئەم عورفەی کە دەناو عێراقدا هەبووە کاری کردووە لەنا نەک تەنیا لە دوای یەکشەمبە کە سەرۆک کۆمار ئەم دەسەڵاتانە دەتوانێت بەدەست بگرێتن دەبوایە پێشتر کە ئەو ماوەی کە دیار کرابوو کە نەتوانرابوو کەسێک بێتە دەستنیشانکردن دەبوایە بە پێی یاسایی و دەستوری سەرۆک کۆمار ئەم دەسەڵاتانەی بەدەستگرتبە. دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆ سوپاس کە لە تەوری یەکەم لە هەولێرە لەگەڵماندا بوویت. دوای ناوڕێک تەوەری دۆم گفتوگۆ دەکەین لەسەر دروستکردنی نەخۆشخانەی تایبەتمەند بە کۆرۆنا لە کوردستاندا لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکاتوە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەطباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە
جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان ئەمڕۆ بەردی بناغی یەکەم نەخۆشخانەی تایبەت بە ڕوبەڕوونەوەی کۆرۆنا لە سلێمانی دانرا ئامانج لە دروستکردنی ئەم شوێنە بۆوانە کە تووشی ئەم ڤایرۆسە تازەیە بێ چارەسەرە دەبنەوە لەوێدا چارەسەرێکی کاتی بێ یاخود ڕیشەی بێ لێ بۆیان بکرێت کە دەبێت شوێنێکی تایبەت بێت و لە ڕووی پزیشکیەوە ئەگەر دەخالت نەبێ بێ شوێنێکی زۆر تایبەت بێ لەم نەخۆشخانەی ئێستا تایبەتمەندتر بن. دکتۆر شاکیە و شێرزاد سەرۆکی پزیشکان لە دەستگای تەندروستی پێشمەرگا لە تەوەری دومی گەرماوگەرم لەگەڵمدا بۆ گفتوگۆکردن لەسەر و بابەتە. دکتۆر شاکیە و بەخێر بێت. لە ڕوو شوێنەوە ئەم شوێنە گونجاوە بۆ دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەتمەند بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا؟ زۆر سپاس کاک یوسف. بەڵێ بەنسبەت دیاریکردنی شوێنەکەەوە یەکەم شوێنەکە ئەگەر لە قەراق شارە ڕێک لە ناو شاران نییە شوێنەکە نزیکە لە خەستەخانەکانی شۆڕشەوە واتە هەر کاتێککە سەرچاوی مرۆیی زیاد پێویست بێ لە کاتێکی زووە ئەتوانین سەرچاوی مرۆیی زیاد وە کەلوپەلی پزیشکی لە ڕووی لۆجستی و لە ڕووی سەرچاوی مرۆییەوە دابینکەی بۆ خەستەخانەکە بە ئەکید ڕەچاوی ئەوە کراوە کە تەهویە و شێوازی ئاوەڕۆ و ئەو شێوازانی کە لێکەوتی مەسەن دروستکردنی ئەمینەن بەجیا بێت و لە شوێنی تایبەتی خۆیان بێ وەکو شوێن بەڵە شوێنێکی گونجاوە و بە پێی چەند ستانداردێک کە تایبەتە بە دروستکردنی ئەو خەستەخانانە ڕەچاوی ئەو ستانداردە نەکراوە. ستانداردەکانی چی؟ ستانداردەکان بریتە لەوەی کە بێم خەستەخانەیە ئەم بڵێ ئەتوانین بڵین یەکە وە باشتر ناوێنین یەکەیەکی پزیشکی تایبەت بەم ڕوبەڕووبوونەوەی ئەم حاڵەتانە ئەم یەکەیە زیاد ئەبێ عەزل بێ و کارمەندی تایبەتمەند بەم کارەکاری تیا بکەن و هەموو ڕێکارەکانی خۆپاراستنی تیا بە ئەنجام بگەێنرێ کراوە نەبێ بە ڕووی هەموو کەسێکە فریاکەوتنی نەبێت تا تۆ پێتە پێش تەشخیصکردنیان پێش گومان لێکردنی کەسەکان یەکسەر ینی داخڵبوون هەبێ سەردانکردنی نەبێ لە ڕووی ئەمنیەوە شوێنێکی محەسەر بێ ئەمنیەتی پارێزراو بێ هەم لە ئەوەی کە مەسەن ئەو کەسانی کە بەهۆی ترس و قەلەقی لەوانێ لەو شوێن لە خەستەخانەیان نەمێننەوانێ بتوانێت ڕاگیر بکەن هەم لە هەمان کاتیشا بتواندرێ شێوازێک لە عەزل بە ئەو حاڵەتانی کە گوماناوین فراهەمی بکە. کێ دەبرێتە ئەو نەخۆشخانەوانی کە گومانیان لەسەر یاخود تووژوانی کە سەلمێنراوە کە ئەنجامەکانیان پۆزەتیڤ بووە؟ خۆشبەختانە ئەوە بۆی جارشکە بڵێنەوە تا ئێستا هیچ ئەنجامێکی سەلمێنرا و یان هیچ حاڵەتێکی پۆزەتیڤ لە هەرێمی کوردستانە بە خۆشحاڵیەوە نییە. ئەو خەستەخانەیە سێ ئامانجی ئەساسی هەیە. ئامانجی یەکەم یان فەرمانی یەکەمی بریتیە لە عەزلکردن یاخود ئایزۆلەیتکردنی ئەو کەسانەی کە گوماناوین فەرمانی یەکەمی ئەوەیە کە بریتێر ئەو کەسانی کە گوماناوین لە جیاتیەوەی لە خەستەخانەیەکی گشتیا بمێننەوەوانە لە جیاتی لە یەکیەکی پزیشکی گشتیا بمێننەوەوانە کە بەرکەوتنیە بێ لەگەڵ خەڵکە لەژێر چاودێری پزیشکی بۆ کاتی کە پێویستە بۆ تەشخیصکردن بە نەگەتیڤ و بە پۆزەتیڤەوە لە یەکێکی پزیشکیا بمێننەوەوانێ ئەو یەکە ینی ئەم یەکە پزیشکێکی ئەمە دروستی ئەەکەین لە ئەم 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژەی داهاتووە یەکەم فەرمانی ئەوە بێکە و کەسانە لە شوێنێکی شیاوە بە سەرجەم پێداویستیەکانیەوانێ بمێننەوەوانێ و مەرحەلەی دوای ئەمە بریتە لەوەی کە تۆ سامپڵەکانیان لێوەربگری ئەم سامپڵانە کە وەرەگیرێ لە ڕێی جیهازی تایبەتەوانە لە ڕێی فەحسی جینەوە لە ڕێی فەحسی DNA و RNA ڤایرۆسەکانەوە لە ڕێی توخمی ڤایرۆسەکەەوە لە خوێنی ئینسانەکە ئەوە وەرئەگیرێ ئەگەر لە ماوەی 72 ساعاتە چەند تێستێکی بۆ ئەکرێ ئەگەر بە نێگەتیڤ بوو ئەوە ئەنێردرێتەوە بۆ ناو خەستەخانە گشتیەکان و بۆ پێ ئەو ئەڕاز و ماکانی کە هەیەی ئەگەر خوا نەخواستە لە حاڵەتێکی ئیشەڵڵا حاڵەتێکی دوور بێ ئەگەر پۆزەتیڤ بوو ئەرکی سێم دەست پێەکە ئەرکی سێم کە بریتە لە چاودێریکردن و چارەسەری یاریدەدەری ماکەکانی ئەو نەخۆشە توش بووە ئەمان چی لە خۆ دەگرێت تا ئێستا لەسەرەوەیە کەمە هیچ چارەسەرێک ئەنتیەک نەدۆزراوە ئێوە چی پێدەن؟ زۆربەی حاڵەتە ڤایرۆسەکان چنە ئەم بابەتەیان جوانترە کە پسپۆری تایبەت بە نەخۆشیە گوازراوەکان و
سنگ و بۆرەکانی خوێن و سنگ و بڵێ کۆندامی هەناسان کە ئیش لەسەرکە بەڵام وەکو زانیارێکی گشتی نەخۆشە ڤایرۆسیەکان بە شێوازێکی گشتی چارەسەرەکانیان چارەسەری یارمەتیدەری فەسلەجەی ئینسانن یعنی تۆ لەو حاڵەتی توشببوونی ئەو ڤایرۆسەیە یارمەتی فەسلەجەی ئینسانەکە مرۆڤەکە ئەی کە نەخۆ توشبەکە ئەی کە خۆی کردارەکانی خۆی کە تۆ یارمەتی کردارەکەی ئەەکەی ئەگەر وشک بێتەوە بە مغەڤی و ئاوی ئەیتێ تای بەرز بێ تایەکەی دا ئەبەزێنی ئەگەر خوا نەخواستە لە حاڵەتی زۆر قورسە ئەگەر سیەکانی لە کارکێتەوە بژانەوەی سی بۆ ئەنجامەیە لە ڕێی جیازی تایبەتەوە لە ڕێی ئەو جیازانێکەوە ینی کاری هەناسەدان بۆ ئینسانەکە ئەمە لە حاڵەتی زۆر قورسە لە حاڵەتی ئاساییشە تۆ یەکەم عەزدی ئەەکەی کەوەیەکێکە یەکێکە لە ڕێکارەکانی چارەسەرکردن بۆی کەسیکە توش نەبێ دووەم چاودێری ئەەکەی کە چی پێویست ئەبێ وەکو هەموو ئینفلۆنزایەکی ئەتیادی ئیسراحەت ئاو خواردنەوەیەکی زۆر پاک و تەمیزی بەرنەکەوتن لەگەڵ خەڵکە و چارەسەرکردنی ماکەکان و نیشانەکانی ڤایرۆس ئەمە ئێوە هەر لە خۆتانەوە ببوورەکەواڵم ئیشی لەسەرەکەن یاخود ستاندەرێک بنەمایەک لە بەردەستانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو درمانەکە بڵاو بێتوانێ ئێمە ئەگە بە شازێکی پوخت و سادە بووی بینەران تێبگەن ئێمە چوار ڕێکار هەیە بۆ هەموو بڵاوبوونەوەی هەموو ئپیدمیکێکیان هەموو یەک چوار ڕێکاری یەکەم بریتە لە تەنسیخکردنی لایەنە پەیوەندیدارەکان تۆ چۆن توانێت ئەم لایەنە پەیوەندیدارانە تەنسیخ پێ بکەیت لایەنە پەیوەندیدارەکان لەم بابەتە هەر لە وەزارەتی سەحەکە لە پێشنی کارەکانە وەزارەتی داخلی کە وەزارەتی دیفاعیان وەزارەتی پێشمەرگە کە سنوورەکان ئەپارێزێ وەزارەتی خوێندنی باڵا کە ئەتوانێت خیبرە و تەجروبە بەرامبەر ئەو درمانە پێشکەش بکە ئەتوانی بڵێ ئەو وەزارەتانە بێکەوە یان هەر شاندێک کە شاندی بڵێ سنتەری دراسات بێ سنتەری لێکۆڵینەوە ئەمانەمی بێکەوە تەنسیقەکەن پاشان ئەوە پاش ئەمە تۆیی تەجروبە یان ئەو زانیاریە تەندروستیانەی کە لە وڵاتەکانی کە هەیە یاخود لە وڵاتی خۆت کە بەتاکی لێ بڵاوبێتەوە کە دەست ئەکەوێت لەسەر ئەساسی ئەم زانیاریانە لەسەر ئەساسی ئەو تەجروبانی کە هەیە لەسەردن تۆ یەک مەجموعەیەک ڕێکار ئەگریتە بەر ڕێکار ئەگریتە بەر بیرۆکەی ئەم عەزلە ڕێکارەکان ئەگرنە بەر یان ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆتان ئەبێ خۆی ڕێکخراوی تەندروستی جیهانی مەجموعەی ڕێکار دائەنێ بە شێوازی گشتی یەکێک لە ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ئیپیدەمیک یان ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتا کە بڵاو بێتەوانێ بریتە لە عەزلکردن و دەستگای تەندروستی پێشمەرگەش لەبەر معنیە بە تەندروستی پێشمەرگە و لە خەتێکی پشتیوانیە بۆ وەزارەتی سەحا ئەتوانێت مەسەڵەن ئەو سەرچاوە مرۆیی کە هەیەی ئەو خیبرەی کە هەیەی لە ڕوبەڕووبوونەوەی قەیرانە بە حکومی مؤسسەیەکی سەربازیشە لەوەی کە تەندروستیە و ئیلتزامات و زەڵتێکی زیاتر بە فەرمان و بە ئەو ڕێکارانەوە ئەتوانێت کارمەندەکانی بگرێتە بەر لە ئەو بەشەی کە مەسئولیەتی دەستگای تەندروستی پێشمەرگەیە یان ئەو بەشە مەسئولیەتی کە خۆیەتی کە بریتە لە دروستکردنی عەزل بریتە لە دروستکردنی و هەروەها هێشتنەوەی چەند خەستەخانەیەکی تایبەت بە دەستگاکە بۆ حاڵەتی نەخوازراویکە ئێمە لەگەڵ ڤایرۆسیشە لەوانەیە شەڕمان توش بێ لەوانەیە خوا نەخواستە کردەوەیەکی تیرۆریستی بکرێت پێشمەرگەمان برینار بێ لەوانەیە شەڕ هجوومێکی بۆ منە ڕێکخراوێکی تیرۆریستی ڕووبە ئێمە لەگەڵ ئەوەی کە پێویستەکە خەستەخانەکانمان پاک بڵینەوە بۆ پێشمەرگەکانمان کاتێک کە تووشە شەڕێک ئەبن لەگەڵمان کاتیشە شوێنێکی تایبەت بە عەزلکردن دروست بکەین کە ئەمە بە ئەرشی خۆمان ئەگەر پێشمەرگەیەک یان کەسێکی مەدەنی شاکێ کە دەوتێت دەستگای تەندروستی پێشمەرگا سەرپەرشتیان پرۆژاکە ڕێکسەر خایڵ بۆ ئەوە ڕەوەی کە چوو بێتە نەخۆشخانەی شۆڕش ئەو ستاندەری کە دانراوە کە سوکاری پێشمەرگا شەهید دەتوانێت بچێتە نەخۆشخانەکانی شۆڕش بۆ ئەم نەخۆشخانە نوێی کە بۆ ڤایرۆسی کۆرۆنا ڕوبەڕووبوونەوەی ئەم درمەیە هەر ئەو کەسانە ئەتوانن بێنن نەخۆشخانە نوێیەکە یاخود هەموو کەس دەستێمانی توانێت بێت بۆ نەخۆشخانەیە ئێمە ئاواتی ئەوە خوازین کە ئێمە زیاتر نزیکبوونەوەکەمان لەم حاڵەتە نزیکبوونەیەکی خۆپارێزی بێ ئێمە ئاوات بەوە خوازین کە ئەم شوێنە پێویست نەبێ بەڵام لە حاڵەتی پێویستبوونە ئەمە بڵێ سەرجەم مەسەڵەن چین تۆژەکان ئەگرێتوانێت بۆیە چەند بەردەست بێ بێ جیاوازی بۆ ئەم هاوڵاتی مەدەنی هەم بۆ پێشمەرگەشە بێ و بە تەئکیدیش
ئیشی یەکەمی ینی ئەولوێتی یەکەمی ئێمە پێشمەرگەیە بەڵام دوای ئەو یەگە مەسەڵ کەرتی تەندروستی یان وەزارەتی تەندروستی ئەگەر پیانەکەوت خوا نەخواستە ئەگەرێکا پیانەکەوت کە بڵێ شوێن تایبەت بە عازیلکردن دابین کە ئەمەتوانین ئەو شوێنە بخینە خزمەتی کاری تەندروستی شەوانە. ئەمڕۆ لەگەڵ ڕاگەیاندنی پرۆژەکەدا زۆر قسە و باز لەسەر ماوەی جێبەجێکردنی بوو کە تا 15 ڕۆژتان داناوە. ئەنی بەڕەچاوکردنی و پرۆژانێک کە لە کوردستانە تەواو دەبن و ئەم پرۆژەیە زۆری پێ ناچێت یا ناوەکی گونجاو. ئەم پرۆژەیە یەکێک لە نقطەی قووەتەکانی بریتێ لە کات کە کا زۆ گرنگە لەم بابەتانەیە بەشانە بڵێ بە خۆشبەختی و مەجموعەیەک کەسی خێرخواز و سەرمایهدار سایپەرشتی خەرجی ئەم پرۆژەیە ئەکەن وەکو سەرچاوی لۆجستی یان وەکو سەرچاو مادیەکان دابینەکە وەکو سەرچاوی مرۆیش پێشتر بەرنامەی بۆ دانراوە پێش ڕاگەیاندنی پرۆژەکە بەرنامەی بۆ دانراوە لە دەستی کار لە پزیشک لە کارمەند لە ئەجیزەی طبی پێشتر بەرنامە ڕێژی بۆ کراوە وەکو کاتێکی مستەحیل نییە و بە پێچەوانەشەوە ئەوە لە ماوەی 6 ساعتە بۆ من دڵنیام بەیانی چۆنی سەرکەوتنی بیناکە بینرێیانی بۆ لە چەند ڕۆژی داهاتووە بیناکە وەکو بەرجەستە ئەبێ نەکار پرۆژە بێ ئەو یەک نقطەی کەشەیە بەڕاستی ئێمە بڵێ وەکو حکوومەت نەفەقەیەکی ینی بڵێ خەرجیەک یان پارەیەکی تایبەتی بە ڕووبوونەوەی ئەم پەتایە و ڕێگری ئەم پەتایە بۆ دەستگای تەندروستی پێشمەرگە دابین نەکردووە هەم بۆی بتوانێت هێزی پێشمەرگە ڕێکاری خۆپاراستن و تەشخیصکردن و پشکنین و کەلوپەلی خۆپارێزی پێ بدرێ و هەمیش وەک بتوانرێت وەکو دەرمان و چارەسەر وەکو ئەچیزە و وەکو بینا وەکو تعقیمات و وەکو ئەو شتانێکی کە پێویستە بتوانێت پێی دابین بکرێت ئەمەش ئەی خاڵێکی بەڕاستی بۆ ئێمەش خاڵکی ناخۆشە و هیوادارین ینی ئەم شتە بەبەرچاو بژیرێت چکە ینی وەک چۆن بۆ وەزارەتی سەحا و بە بەڕێوەبەرایەتی گشتەکانی سەحا ئەو خەرجیە ئەو میزانیە دابین کراوە پێویستە بۆ دەستگای تەندروستی پێشمەرگەش دابین بکرێت چکە ئیشەکانی دەستگای تەندروستی پێشمەرگە تەنها لە ناو دەستگای تەندروستی پێشمەرگە کۆ نابێتەوە یەک شەشکە لە ئەرکە گرنگەکانی بریتێ لە هۆشیاری تەندروستی هێزی پێشمەرگە و بریتێ لە چارەسەر ئەو بریتێ لە خۆ ئامادەکردن بۆ هەموو ئەو ئەگەر نەخوازراوانە. بەڵێ لە ڕووی شوێنی مانەوە شوێنی مانەوەی گونجاوە یاخود ژمارەکانی کەمە شوێنی مانەوە تا ئێستا ئەوی کە بڵاو کراوەتەوە بەرنامەی بۆ دانراوە 30 شوێنی مانەوەیە کە دابەش بەسەر دوو بەشی یەکەمی بریتە لە شوێنێک بەس بۆ عەزلکردن ئەم مەمەڕە پێ تێ ئەپەڕی تاقیگەکە ناو خۆیەتی و شوێنی مشتەمەلات و بڵێ ئەو شوێنانی کە ئەو کەسانی کە لەوێ ئەمێننەوانێ وەکو ژیانی ئەو چەند کاتە ماوەی ئەو ماوەیە کە ئیتر چەند سعاتێکە بۆ ماوەی چەندیان چەند ڕۆژێکە لە عەزلەکەی ئەمێننەوانێ شوێنی تایبەت بۆوان دابین کراوە و هەر کەسێک کە عەزل کراوە لە ژوورێکی تایبەت ئامێنێتەوە پاش ئەوە قۆناغی دووەم ئەگەر وەکو پاسمان کرد ئەگەر بە نێگەتیڤ بوو ئەوە ئەچێتە دەرەوەی ئەو شوێنە و لە سنتەرەکانی کە یاخلەوەندەکانی کی تەندروستیە چارەسەری بکرێت ئەگەریش خوا نەکردە بڵێ پۆزیتیڤ بوو ئەوە تاکو کۆنفەرمەکرێت تاکو تەثبیتەکرێت کە حاڵەتەکە هەیە لە شوێنشکەی تایبەت بە پۆزیتیڤەکانی هەڵدرێتەوە ئەویش دیسانەوە ژوورە ینی بڵێ هەر کەسە و ژووری تایبەتی خۆی و پێداویستیە کەسیەکانی خۆی تیا دابین کراوە. دکتۆر شاکیە سروشتی ئەم پەتای ئاوایە خۆتان ئەکادیمی ترنتیایەت ماوە چەند هەفتەیەک لە جسمی کەسەکە ئەمێنێت و دواتر لی دیاری ئەدا کە ئەمە پێویستە بچێتە یەکێ لە نەخۆشخانە تایبەتمەندەکان ئەم چاوەڕوانی ئەوە ناکرێت لە پڕ لە دوای چەند هەفتەیەک لە بڵاوبوونەوەی لە کوردستان دەیان حاڵەت دروست بێت و پلانی خێرا هەیە بە کوردیەکەی بەدڵنیاییەوە ینی بەدڵنیاییەوە تۆ سروشتی ئەو پەتایە ڕاستە ماوەی مانەوەی یان ماوەی بێدەنگێکیانەوەی کە بەوترێ بە ئینکوبیشن پیریۆد یان ئەو کاتی کە لە لەش ئینسان ئامێتەوە بێت دروستبوونی ئاڕازەکان ماوەیەکی زۆرە لە هەنێ شوێن تەنانەت تا مانگیش ئەو حاڵەتین بۆی ئەمە پێوترێ
کۆمیونیکیتین ریسکس ینی بچۆڵی ئەو ریسکانە یان ئەو زانیاریانەی کە بۆ خۆپارێزی هەیە لە وڵاتانی دراوسێ و لەو شوێنەی کە حاڵەتەکەی تۆ بی تەطبیقیکەی ینی مادام لە وڵاتێکە ماوەی مانگێکی پێش تۆ بێ زیاتر خۆت ئامادەکەی زیاتر خۆدینکەی بۆیە ئێمەش ئەم دەست پێشخەریە یەکێک لە سەبەکانی ئەوەیە کە تۆ طبیعەتی ئەمینە زۆر ڕوون نییە چۆن مەسن چۆن تەسەڕف ئەکا ینی ئایا مەسن لە پڕ ژمارەی زۆر تووشە بێ یەک کەس کەیس تەشخیصە بێ بۆ ئێمە خۆمان حازرەکەین ئەوەی کە لەسەر ئێمە خۆ حازرکردنە و باقی شتەکانی شوێنی مانەوەکان دوانی سی ئێمە سی شوێنی مانەوە تەنها دەستگای تەندروستی پێشمەرگە و توانای زیادکردنیشی هەیە ینی ئەمە توانێت تا ژمارەیەکی زیاتر یان تا ژمارەیەکی چەند هێندەش زیاد بکرێ بەڵام بۆ قۆناغی یەکەم چکە ئێمە بڵێ حاڵەتی پۆزیتیڤمان نیە بۆ عەزل وا باشترە کەم بێ کە کەسانی کە بێک و عەزلەکەی کەم بێ بەڵام ئەگەر خوا نەکردە پێویست بوو توانین ژمارەی زیادکردنی ئێوە خۆتان ئامادە کردەوە بۆ قۆناغە مەترسیدارەکە بەڵام لە قۆناغە ئاساییەکەدا هیچ پلانێکی خۆپارێزی هیچ ڕەشەتەیەکی هۆشیاریتان بڵاو کردوەوە و دەستگای تەندروستی ئێمە بەتایبەت کە بەرپرسن لەو هەموو پێشمەرگە بەڵێ ئێمە وەکو هێزی پێشمەرگە چەند سیمینارێکمان ڕێخستووە بۆ پێشمەرگەکان و ئەفسەرەکان لە یەکێک جیاوازەکانە لە ڕێبەڕێ سەرۆکی دەستگای تەندروستی پێشمەرگە و ئەنجومەنی فەرماندەییەوە زانیاری سادە و بەسوود بۆ برا پێشمەرگەکانمان بڵاو کراوەتەوانە بە نیسبەت نەخۆشخانەکانیشمانەوە ئێمە سیستەمی کارکردنمان لە دوێنێەوە گۆڕیوە سیستەمی کارکردنمان بەو شێوازەیە هەر کەیسێک هەر نەخۆشێک داخل دەستگای تەندروستی پێشمەرگە ئەبێ پێش داخڵبوونی تریاژەکە پێش داخڵبوونی ئەکرێت بە چەند کاتەگۆریەکە و کاتەگۆرانی کە خوا نەخواستە مەشبوو هەن ئەوە ئەنێردرێن بۆ لای پزیشکی پسپۆڕی هەناوی و ئەویش ئەگەر زیاتر پێویستی بە تەشخیص بۆ ئینێرتە شوێنی تایبەت ئەگەریش پێویستی بە ماکەکانی لەگەڵ ئەو حاڵەتیانە ڕۆژەش ئەنێرێتە ناو کلینیکە ڕایشکاریەکان و ئەگەر پێویستکە فریاکەوتنی شەوان و هەروەها ئێمە سەرجەم پزیشکانمان و کارمەندە پزیشکەکانمان لە خەتی یەکەمە جلی تایبەت و پلانی خۆپارێزی خۆیتان چۆنە جلی تایبەت تاقیماتی باش دەستکێش و دەمامک و کەمکردنەوەی ئەو حاڵەتە ساردانەی کە ئەکرێت تەجیل بکرێت ئەوانە هەموویان ڕێکارن وەک هەڵگرتن یاخود بەرنامەدانان بۆ بەشبەشکردنی سەرچاوە مرۆییەکانمان یعنی ئێمە لەم حاڵەتەیە ئێمە بەشێک لە سەرچاوە مرۆییەکانی دەستگای تەندروستی پێشمەرگەمان بۆ پلان بی داناوە یعنی سەرجەم کارمەندەکانمان ئێستا لە کارانین بەشێک لە کارمەندەکانمان ئێستا لە کاران خوا نەخواستە ئەگەر حاڵەتێک دوو ئێمە مجموعەیەک ستافێکی پزیشکیمان هەیە کە ئەتوانرێت لە بەردەستایەکە لە کاتی پێویستە لە کاتی ڕوبڕوونی مەترسیەکە بکرێتە کار ئەوەشی کە گرنگە دەستگای تەندروستی پێشمەرگە نەخۆشخانەکانی بە شێوازێکی جوگرافی زۆر استراتیژی دابەژن بە سەرەمی کوردستانە کە لە کەلار و ڕاپەڕین و قەڵاچوالان ئێمە نەخۆشخانەمان هەیە لە دەرەوەی دەستگای تەندروستی پێشمەرگە کە ئەمەش دیسانەوە ئەتوانێت نەخۆشەوانیش بەڵێ ئەوان فریاکەوتنیانێ سەرچاوی زانیاری باش بن بۆ ئەو سنتەری بە ڕۆبڕونی قێرانە وهروەها یارمەتی دەربن خۆتان پشکنینەکان یاخود ئەنێرنە بەغداوەکوی تا ئێستا لە سلێمانی بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی پشکنینەکە ئێمە لە هەفتی داهاتوە پشکنین دەکەین وەکو سێم سنتەر لەژێر چاودێری تەوان پزیشکی پسپۆڕی پشکنینەکان بە سوپاسەوە زانکۆی سلێمانی مامۆستای زانکۆی سلێمانی و لە بەڕێبەتی تەندروستی سلێمانیش چەند پزیشکێک بەسپاسەوە ئامادەی خۆیان پیشاننەوە کە ئەو سنتەری تەشخیصکردنەکە لە خەسخانەی شۆڕشش بکرێتەوانە بەڵام وەکو تەشخیصی نهایی و کۆنفێرمکردنەوە تەوانە بە لە بەغا بکرێت دکتۆر شاکێ و شێرزاد سەرۆکی پزیشکان لە دەستگای تەندروستی پێشمەرگە سوپاس کە لەگەڵمان بوویت زۆر سپاس سپاسمان ئێوەش خواتان لەگەڵ